دەواازەیەکی دیکەی بازرگانی و گەشتیاری بەناوی دەواازەی زێتێ لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا دەکرێتەوە. لە ئێستادا هەردوو لا کار لەسەر ئەو دەواازەیە دەکەن تا بە زووترین کات بکرێتەوە. قازای مێرگە سووریش دەبیتە خاڵی بەیەک گەشتنی سنووری هەولێر و سنووری هەکاری کوردنشین لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا. بڕیار هاتەدان و ئەو دەواازەیە کار لەسەر بێتەکردن لە ڕێگا وەزارەتە ئاوادانکردنەوەی وەزارەتە ناوخۆ و لایەنێت پەیوەندیدار و ئەو ڕێکردنووکە هاتیە دەستپێکردن لە ڕێگا وەزارەتە ئاوادانکردنەوەی بەڕێوەبەراتی ڕێگاگانە پاراستنا هەولێرێ شۆل سەر تێتەکردن. ئەگەر مەجال کەش و هەوا لەبار بێتن احتیمالە بتوانین هەتا مانگێکا دی ئەو ڕێیە وەکو کردنەوە ڕێکی مەرحەلایەکێ بگەینینە قۆناغا کۆتایی زێت. بە بڕینی 240 کیلومتر لە هەولێر دەگەیتە شاری شەمزینان لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا. تەنها 13 کیلومتر لەو ڕێگایە پێویستی بە چاکردن هەیە. چاکردنی ڕێگاکەش لە قۆناغی کۆتاییدایەوە چاوەڕوان دەکرێت بەم زوانە بە شێوەیەکی فەرمی لەلایەن هەردوو لاوە بکرێتەوە. ئەم پرۆژە لەلایەن بەڕێوەبەراتی چاکردنەوە پاراستنی ڕێگەبانی هەولێر بەرەوە دەبرێت کە پێکاتوە لە سێ بەرگە یەکەم برین و بەرینکردنی ڕێگاکەی هەرواتێکە لە ڕێژکردنیە بە بەرینی 6 متر. هەروەها بەرگەی دوان بەرگەی دانانی ئەوبەرە قەنتەرەکانە، بەرگەی سێیان بیش بەرگەی دانانی کومەلگایەکی ئیداریە لە گوندی زێت. بەکردنەوەی دەواازەیەکی دیکە بەم زوانە چونکە وەک خۆیان دەڵێن خەڵکێکی زۆر تێیدا سوودمەند دەبێت لە ڕووی کارکردنی جۆرە و جۆرەوە و هەروەها ئاڵۆگۆڕی بازرگانی و گەشتیاریەوە. خەڵکێک زۆر دیسپادەلی کە المعاملە تشتا هەمە تشتی تورکا مثلا دێت بۆ عێراقیشی بۆ تورکا احتمالە گەرەکی شتێ دیکەش هەبن بەس وێگاوەی ناتوانین بەحسی ئەمە شتێکی بکەین. خۆ گرنگاوەی زۆرە بۆ منتیقە هەمی تا تشتە هەولێر مێرگە سووری مثلا دیانا قەزا سۆران همه جا استفاده‌کی باشه دیدن هم ملای هم لاهیدی عالم قاضی به ایش های بعضی کردن معامله به خودش شغل کرد به جای دکان دانه که چاخانه دانه مطعم دانه که فندق چیت که مثلا هی دو مناطق خوبه. بەکردنەوەی دەواازەی زێتێ لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا هەولێر دەکاتە خاوەن دوامین دەواازەی نێودەوڵەتی. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، پارێزگای هەولێر.